بەڵێ وەک لە سەرەتا ژەماژەم پێکرد باز لە کاری هوەری هونەرمەندێکەکەین کە کارە هوەریەکانی بە هەندێک کەرەستی بەکاراتوو ئەنەخشێنێ و وێنەی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچە فێنکەکانی وەکو ناوچەی هەورامان و شوێنەوارەکانی دیکەی هەرێمی کوردستان. کاک عادل حاجی بەکر هونەرمەند لە کەرکووکەوە لەگەڵمانایە. کاک عادل سواز بۆ ئامادەبوون دەمڕۆ خۆشحاڵت کردی من کارە هونەرەکانم بینیوە پێم خۆشە باسمان بۆ بکەین بیرۆکەیە لەکەیەوە بۆت هات و ساڵی چەند بوو دەستی پێ کرد و یەکەم کاریشت چی بوو؟ زۆر سواز بۆیەوە بەڕاستی من سەرەتای دەست پێکردنم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1991 یەکەم کارم مامۆسایەکی ناسیاومان کارێکی شارێ بچووکی بۆمان دروست کرد. ئیتر ئەو شارە زۆر من بەدڵم بوو. دوای فترێ دوو کارم لەسەری دروست کرد. هەر لە ساڵی 91 ئەو شارەم دوو جا دروست کردەوە. ئیتر تا ڕادەیە وازم لێ هێنا تا 2003 بەس لە 2003ەوە تا ئێستاکە بەردەوامە. زۆر باشە. ئەو کارە هونەریانی کە تۆ ئەنجامی دەدەیت لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ینی سەرچاوی ئیلهامی کارە هونەریەکانت لە سروشتی جوانی کوردستانەوە بووە یا لە شوێنەواریەکانەوە بووە چی سەرنجی ڕاکێشایەوە کارەنت کرد؟ من بیدایە کارەکانم شاری بچووکم دروستە کرد. دوایی هاتمە سەر شوێنەوارە دێرینەکان و شوێنی سروشتی لە کوردستان بە تایبەت منطقەی هەورامان زۆر بەڕاستی زیاتر احتیمام پێداوە. من منطقەی هەورامانم هەم بە ماکێت دروست کردووە هەم بە ماکێت و هەم بە تابلۆش. بۆ نمونە ئەمە تابلۆیەکە ئەم تابلۆیە هەورامانە و بە ماکێتیش دوو سێ ماکێتی گەورەم لەسەر دروست کردووە و شوێنەوارە دێرینەکان تابلۆکانم زۆربەی شوێنەوارە دێرینەکانی کوردستانە. ئەوەی یەکەم خانوویەکی کۆنە لە یەکێ لە گەڕگە کۆنەکانی سلێمانی دروستم کردووە. ئەمەیان سەرای سلێمانیە هەر بە تابلۆی ئەندازەیی ینی تابلۆی چینی ئەم تابلۆیانە قەڵەمم تیای بەکار نەهاوردووە من نە بۆ یاغم تیای بەکار هاوردووە نە قەڵەمم تیای بەکار هاوردووە. چی بەکارهێنی بۆ کارە هونەریەکانت؟ کراوە چی بەکارهێنی بۆ کارە هونەریەکانت؟ لە تابلۆکانم ئەتوانم بڵێم فلینە تەپە دوور لەگەڵ خۆڵی دار خۆڵی دار لای نەجارە هێنم لە هێڵە گێدەم ئەوجا لەگەڵ تۆزی شەربەت تێکەڵاوی ئەەکەم ئەگەر تۆزی سەوز بێ یا تۆزی زرد بێ تێکەڵاوەکەم ئەو سەوزەی پێ دەرەکەم لەگەڵ توتخاڵ غەڕە. ینی ئەتوانم بڵێم زۆربەی شتەکان من بەکارێنم تەپە دوورە خۆڵی دارە لەگەڵ غەڕەیە. زۆر باشە. ئەو مادانی کە پێویستە بۆ کارەکانت هەمووی لێرە هەیە لە کوردستان ئەتوانی بە ئاسانی دەستیان بخەیان پێویستیان بەوە هەیە کە لە دەرەوە داوای بکە یان خۆ بچیتە دەرەوە بۆ پیاکردنی؟ بەڕاستی شتەکان ناتوانین بڵین هەمووی هەیە. من بۆ ئەم تابلۆیانە پێویستم بە شتیوان نابێ بەس جاری هەیە پرۆژەیەکی هەندەسی دێتە پێشم دروستی کەم بەڕاستی زۆر شتمان نەقسە ئەتوانم بڵێم لێرە دەست ناکەوێت زۆر شت هەیە ئەوانەی کە ئەمەوێ پێی دروستکەم. جارێ ئەمە وەکو لە کەرکووک لای خۆمان هیچی نییە. من ئەگەر ئیشەکەم بێ دێم لە سلێمانی بازاڕی بۆ ئەەکەم ئەڕۆمە سلێمانی بازاڕیەکەم خۆم لە کەرکووکم لە کەرکێمە کولەی هەندەسەی معماریمان نییە لەبەرەوە زیاتر ئەم شتانەی ئێمە تەڵەبەی کولەی هەندەسەی معماری بەکاری هێنن. ئێمە لێرە کولەی هەندەسەی معماری لە کەرکووک نییە لەبەرەوە لە کەرکووک دەست ناکەوێت و لەبەرەوە یانە بێ لە سلێمانی یا لە بەغدا ئەویش زۆربەی شتەکان هەیە دەست ناکەوێت. باش کاگا دەلەو شارانی کە دروستیەکەی ئەو خانوانی کە لە ناو شارەکانە هەیە ئەو تۆمبیلانی ناو شارەکانە هەیە هەموو ئەوانە ینی زۆر هەندەسیانە یان با بڵێن زۆر بە قیاسێکی بۆ نمونە پەنجەرەیەک وەکو پەنجەرێکی دیکە جیاواز نییە لە گەورەی و لە بچووکی ئۆتۆمبیلێک وەکو ئۆتۆمبیلێکی دیکە ئەم چۆن ئەمەت ڕێخستووە؟ یان ئێمە بە قیاساتە یان شتێکی دیکەیە؟ نابەدڵنیایەوە من ئەبێ بە قیاسات ئیش بکەی
بۆ نمونە من زۆربەی کارەکانم ئێستا ئەمە قەڵای کەرکووکە 1/100 عیشم کردووە قیاسی 1/100 کە من وتم 1/100 ئەبێ ئەو سیارانایە ئەو ماتۆڕی ئەو عەرەبانیا ئەو زەلامانی کە بەکاری هێنی قیاسەکە 1/100 بێ لەگەڵ دوکانەکان مەثەڵەن لێرام دوکانە هەیە لەگە قەڵاکە ئەبێ بگونجێ لەگەڵی. زۆر باشە. لە هیچ پێشەنگایەک بەشداریت کردووە کاک عادل هەم پێشەنگای ناوخۆیی هەم دەرەکی؟ وەکو پیشانگا خۆم زیاتر لە 10 پیشانگای تایبەتم هەیە لە 2023 تا ئێستاکە لە کەرکووک و دەوروبەری کەرکووک وەکو بەشداری بەڵێ بەشداریە زۆرم کردووە لە ناو کەرکووک و شارەکانی تری عێراقیش وەکو دەرەوەی عێراقیش پیشانگای ئەلکترۆنی ئەتوانم بڵێم زیاتر لە 200 پیشانگا بەشداریم کردووە تقریبا. زۆر باشە. جگەلەوەی کە هونەرمەندی ئەندازیاریشی ئەم دوو کارت پێکەوە چۆن لە یەکداوە و توانیوتە ئەو توانە هونەری تیا دەربخەیت وە ئەو کارانە ئەنجام بدەیت؟ من خۆم بەڕاستی مامۆسای پیشەییم. بەڵێ لە یەکێ لە ئامادە پیشەیەکانی کەرکووک مامۆسای بەشی کارەبام بەس ئەتوانم بڵێم ئەوەنەی خەریکی مامۆسایەکەم ئەوەندە زیاتر احتیمام بەم مەجالە داوە. باشە مەجالەکەی خۆت و هەر خۆشم خۆم دەوڵەمەند کردووە. جەناب لە کارەبای ئیشەکەی ساما ئیشەکەی ئێستات ینی ئەو وێنانی کێشی و شارانی کە دروستیەکەی زۆر جیاوازە لە کارەبا و ئەم میشانت ینی چۆن ئەمە ڕێخستووە و چۆن نتوانانی ئەم دوو کارە پێکەوە بکەی کە دوو حەز و دوو کاری زۆر جیاوازن؟ بەڵێ بەڵێ من وەکو مامۆستایی کاری مامۆستایەکەم ئەوە خۆم شادەکەم لەو مەجالەیە و خوێندومە لەو مەجالە ئەم بەس کاری ئەندازەیەکە کە ئەیکەم ئەمەیان نامە وەکو حەزێکە وەکوتم من لە 2023 تا ئێساکە بەردەوام ینی ڕۆژانە کارم تیا کردووە من ئەم عیشە لە ماڵیشەوە ژوورێکی تایبەتم هەیە ژوورێکی گەورەی خۆم هەیە ئەوەش زۆر یارمەتیمی داوە کە بتوانم بەردەوام بم لە کارەکەم. زۆر باشە. پێمان خۆشە هەندێک لەو وێنانەی کە دروستت کردووە و شێوازی بەکارهێنانی ئەو موادانی کە تیادا بەکارهێناوە جۆری مەوادەکان پێمان خۆشە باسییان بکەی و بچیتە لای ئەو وێنانە یان لای ئەو شارانەی کە کێشاوتە یان دروست کردووە پێمان پیشان بێ و پێشمان بڵێ چی تیا بەکارە ناو و چۆن دروست کردووە ئەو شارانە کوێن و چین؟ بەڵێ وەکو تابلۆکان وەکوتم ئەمە قەڵای کەرکووکە ئەمەیان قەڵای کەرکووکە ئەمە ئەوەی تای بەکار هاتووە هەر تەپە دوورە هەر ئیتارەکەشی لەگەڵی و کامل شاخەکەش و بینایی قەڵاش هەمووی هەر تەپە دوورە ئەمەیان هەورامانە ئەمە کەنیسەی قەلب الئەقدەسە لە یەکێ لە کەنیسە دێرینەکانی کەرکووکە لە گەڕەکی حەدیدیەکان لای پارێزگاری کەرکووکی کۆن ئەمەشیان مزگەوتێکە ئەمەیان توانم هەر بە خەیاڵ بڵێم دروستم کردووە ئەمە قەڵای کەرکووکە دیسانەوە چون قەڵای کەرکووک کۆمەڵێ دەرگای هەیە ئەمە یەکێ لە دەرگاکانێتی ئەتوانم بڵێم دەرگایەکی سەرەکی ئەمە دەرگای تۆپقاپی پێوترێ ئەمە منارەی حەدبایە لە مووسڵ ئێستاوا بزانم ئەمەیان نەماوە داعش ڕوخانی ئەمەیان منارەی داقووقە منارەی داقووق وەلو ئێستا احتیمامی پێ نادرێ زۆر ئێهمال کراوە بەڕاستی ئەو منارەیە ئەمەیان مەلوێی سامەڕایە لە شاری سامەڕ لە شاری تکریت ئەمەشیان منارەی چۆلیە لە هەولێر وەکو ماکێتەکانیش من بەڕاستی من لە پێشا ماکێتم دروستە کرد زیاتر ماکێتەکانشم قەباریان تۆزێ گەورە بوو ئیتر ئەم فترەی دوایە هەڵسام ئەو بیرۆکەیم بۆ هاتوتم شتێک بکەم تۆزێ بچووکتر بێت چووکم هەر ماکێت دروستکەی جێی نابێتەوە لە ژوورەکە ئیتر هەڵسام ئەو تابلۆیانم دروست کرد وەک ماکێتەکان ئەمەیان پرۆژەیەکی سیاحیە ئەمەی بنەوە وابزام زۆر لەوەی جوان دیار نەبێ ئەمە پرۆژەیەکی سیاحیە ئێمە ئەتوانین من وا دروستم کرد لە کەرکووک ئێمە ئەمە دروست بکەین چونکە لێر ئێمە شاخمان هەیە ئەتوانین هەر ئەو ئاوبەرینە سەر شاخەکە ئایتر بە چەند بیرێکی ئرتیوازی
ئاوەکە لەسەر شاخەکە داگرین شێوەیەکی وە من ئەم بیرۆکەیە تقریبا لە 2004ەوە ئەمە دروستم کردووە. واتە ئەو کەسانی کە پرۆژە بکەن لە شارەکان بۆ نمونەیە باسی شاری کەرکووکت کرد توانن سوود لەو کارانەی تۆ وەربگرن بۆەوەی کە ئەو پرۆژانەی پێ بکەن لە ناو شاری کەرکووک و پرۆژە گەشتیارەیەکی ئێستا باست کرد. بەدڵنیایەوە وەکوتە من ئەم پرۆژەیە زیاتر لە 15 ساڵە دروستم کردووە پیشانی کۆمەڵێ بەرپرسشم داوە بۆ کەرکووک ئەتوانی لە کەرکووک ئێمە دروستیکەین وەلەو تا ئێستا نەبووە. ئەمەیان لە داقوق بینایەکی کۆنە ئەمە کات خۆی ئینگلیز دروستی کردووە بۆ دارابەک قەسری دارابەجی پێوترێ لە حوتەغار لە داقوق نزیکەی 120 ساڵ پێش ساتوانم بڵێم دروست کراوە. ئەمە قەڵای شێوانەیە قەڵای شێوانە هەم بە ماکێت لێرە دروستم کردو هەم بە تابلۆش ئێستا پیشانتاندەم دروستم کردووە. ئەمەیان سەرای کەرکووکە سەرای کەرکووک تەمان ئێستا نەماوە لە ساڵی 1970 سەرای کەرکووک ڕۆخاوە. ئەمە حتا وێنەشی نەماوە یەک وێنەیەکم من لە کتێبێکی کۆنا دەستکەوت ئەو وێنەیەش بەس واجیەکەی بوو بۆ دیوی ژوورەوەی هەڵسام پرسیارم لە کۆمەڵی خەڵکی بەتەمەن کرد ئەو خەڵکە بەتەمانە کە چوبوونە ناو سەرای کەرکووکەوە بۆمیان باس کرد کە چۆنە ژوورەوەی چۆنە لەسەر ئینی ئەوان ژوورەوەشم دروست کرد. تەمان هەفتا ژووری تایە من ژوورەکانشم دروست کردووە دوو تابق بووە تابقی خوارەوە سژنی مرکزی کەرکووک بۆ و تابقی سەرەوەش محافظە و هەموو دائیرەکانی کەرکووکی تیا بووە. بۆ هەر کارێک چ کاتی پێویستە بۆ هەر کارێکە ئەمەش محەتەیەکی کار گیان بەڵێ بۆ هەر کارێکە ئەنجامی ئەدەی چەند کاتی پێویستە و محەتەی کارەبایش زۆر جوانە یان پێمان خۆشە بیبینین و باسی بکەیت. بەڵێ ئەمە محەتەیەکی کارەبایە تاوان من ئەوەی نەیدامناوە شەحنە پاتریەکە گڵۆپەکان بە شەحنەکە ئیشەکەن شەحنی تۆزێکەم تیاماوە گڵۆپەکان کزن. ئەمە محەتەیەکی ثانەوی پێ ئەوترێ لە هەر گەڕەکێک ئێمە لە کەرکووک محەتەیەکی تقریبان وامان هەیە. بەڵێ چی تیا بەکارهێناوە ئەکەوێتە مەجای ئیشەکەی خۆمەوە. شتەکان هەر وەک ئەوانەی تر من بەفلین حتا ئەو مۆلیدە گەورانەشم هەر بەفلین دروست کردووە. ئەو مۆلدە گەورانە دوو مۆلدەی گەورەی تایە تەمان هەر محەتەیەک لە محەتانە مۆلدەکان شمەر بەفلین دروست کردووە. ئەو گڵۆپە بچووکان داوێدی ڕەوئی پێوترێ ئەو داوێدانم بەکار هاوردووە بۆ ئیشکردنەکەشی پاتری ناو لایتی شەحنم بەکار هاوردووە بۆ ئەوی بتوانین شەحنی کەینەوە. زۆر باشە چەند کاتی پێویستە بۆ هەر پرۆژەیەک ئەمەیانەکەوێتە مەجال کارەکەی خۆمەوە. باشە بۆ هەر کارێکەیەکی بۆ هەر تابلۆیەک بۆ وێنەیەک بۆ وڵای پرۆژە بۆ پێویستە پرۆژە بۆ پرۆژە فەرقەکە من پرۆژە هەیە لەوانێ بڵم مەثلا من کە تابلۆیەک دروستەکەم تابلۆیەک بە 2-3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ تابلۆیەک تەواوەکەم بەس کە بمەوێ شارێک دروستکەم بەدڵنیاوە شارەکە کاتی زۆرترەوێ ئەوی شەکەوێتە سەر گەورەی و بچوشی شارەکە جاری وایە پێشفترەیە پرۆژەی حیسناعێکی تازە لە کەرکووک دروستکرا من ماکێتەکەیم بەشێک لەو پرۆژەیەم دروست کرد. باشە عقارەتەکان ئەو شوێنانە کە شوێنی خانوبەرن سوود لە پرۆژایە کات ئەو شوێنانە شوێنی خانوبەرن عقارەتەکان سوود لەم کارانەی تۆ وەرەگرن هیچ کارێک کردووە بۆ ئەوان؟ بەڵێ 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 پێشفترەیە بەشێک هەر لە ناو شۆرا و عقاراتی شیڤان هەیە هەر عقارەتەکە خۆی بینای عقارەتەکە و دەوروبەری کۆمەڵێ بینایی لێیە ئەو منطقەیەم بە کاملی بۆیان دروست کرد ئەتوانم بڵێم نزیکەی قەبارەکەی 2 مەتر بە مەتر و 80 بوو شتێکی وا بوو وابزانم. باشە کەی تر سوود لە پرۆژەکانی تۆ وەرئەگرێ ئەنی بەجگە ئەو شوێنانەی کە شوێنی خانوبەرن یا و کەسانی کە یانەوەی پرۆژەی گەشتیاری دروست بکەن؟ من بەڕاستی وەکوتم ئێمە لە کەرکووک تۆزێ کەم احتیمام بەم مەجالە دراوە من هەر لەبەر ئەوەش لەم دواییە ئیشەکانم کردە تابلۆ
وتم بەڵکو لە ڕێگەی تابلۆکەوە زیاتر بتوانم بچمە ناو خەڵکەوە چووکم لێرە ماکێت ئەو احتیمامەی پێ نادرێت لە شاری کەرکووک. باشە کە چوویتە دەرەوە و لەوێ ئیشەکانت نمایش کرد ینی ڕای خەڵکی دەرەوە چی بوو لەسەر ئیشەکانی تۆ و گرنگی ئەوان گرنگی پێدانی ئەوان بۆ ئیشەکانی تۆ چۆن بوو؟ بەدڵنیایەوە ئەم کارە لە دەرەوە زۆر احتیمامی زیاتری پێدرێ. باشە ئەو کارەکەی زۆر احتیمامی زیاتری پێدرێ بەس وەکوتم واللهی خەڵکی ئێمە ئەوەنەی احتیمام ئەوەنەی مەجالی بە مەجالی سیاست و مەجالی ئابوووریەکەی احتیمامی داوە ینی هەموو خەڵک بیری لای ڕۆژان هەرێکێک لە ئێمە بووینەتە محلێکی سیاسی. ئەو خەڵکە هەموو کاتەکەی بە سیاست و بە مەجای اقتصادەکە و بە مەجای ڕاتب هات ڕاتب نەهات ئیتر بۆ مەجالەوە زیاترین کردو ئەوەنە سەرقاڵە فریا ناکەوێ. یعنی تۆ مەتەنی سەر لە کەرکووک پێشانگایەکە کرێ باوەڕ بکە جاری وهەیە 20 کەس ناڕاتەوە پیشانگایە. باشە کارەکانی تۆ ئەچێتە چوارچێوە و قاڵبێکی هونەری ینی لایەنە پەیوەندیدارە هونەریەکان تاوەکو ئێستا هیچ هاوکاریکیان کردووی لەو موادانی کە پێویستت بووە لە ینی لە کردنەوەی پێشانگایەک جوزانم لەو پێویستیانی کە تۆ پێویستە وەکو هونەرمەندێک و لە مەجاڵەکەی خۆتا پێویستە بۆت بکرێ. نەخێر هیچ یارمەتی. باشە بۆچی ینی تۆ ئێستا باسی لەوە کرد کە پێشانگایەک 20 کەسی تیا بووە لایەنە هونەریەکان گرنگی بە کارە هونەریەکان نادەن ینی چاوەڕێ ئەوە ناکرێت هەر 20 کەس کەمتریش لەوە سەردانی پێشەنگاکان بکەن. ئێمە بەڕاستی لێرە حتا لایەنە هونەریەکانیش دام ناکرێن. یعنی بۆ نمونە سندیکای هونەرمەندانی کوردستان لە کەرکووک بەڕاستی هیچ دامێکی وای نییە تاویش بتوانێت دامی ئێمە بکات. زۆر باشە. ئێمە هەم سندیکای هونەرمەندانی کەرکووک و هەم عێراق بەڕاستی چالاکن زۆر چالاکن خۆیان بەس کە تۆ پاریان لە بەردەست نەبووانیش ناتوان نیج بکەن. باشە ینی شتەکان پێویستیەکانی تۆ تەنها ینی بۆ نمونە بە پارە کرێت یا پێویستی بە پاڵپشتێکی معنەویش هەیە بۆ بەردەوام بوون. ئەوەی من پاڵپشتێکە بۆ من زۆر گرنگترە لە پارەکە. پاڵپشتی کراوی لەلایەن ناوەندە هونەریەکانەوە؟ بەڵێ سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی کەرکووک پار پیشانگایەکی بۆم کرد مامۆستا سیروان عومەر مەسئول سندیکایە ئەو پیشانگایەکی بۆم کرد و ئێستش ئینشاڵڵا هەفتەی داهاتوو سندیکای هونەرمەندانی عێراق مامۆستا هیشام و کاقاسم و پرۆژەیەکیان بەدەستەوەی پیشانگایەکی گەورەم هەم بە تابلۆکان و هەم بە ماکێتەکان بە هەموو ئیشەکانم پیشانگایەکی گەورەم بۆ ئەکەنەوەنیش. پێشەنگاکە لەکوێ بێ وکەی دەست پێەکە و ئەو ئیشانەی کە خۆت کردوتە ئیشی نوێی تیا هەیە خەڵک بیبینێ و ئەگەر خەڵکێک بۆ نمونە من یا هەر کەسێکی دیکە بێوە سەردان بکە بێت بۆ کوێ لەکوێ نمایشەکرێ و کەی نمایشەکرێ؟ پیشانگاکە کاتەکەی تەمەنینەکان من دوێنێ لەگەڵ کاقاسم قسەم کرد هەمووی تەبع کردووە بەس کاتەکەی تیانە نووسیوە وتی ئەلەکتەر لەوانەیە ڕۆژی چوارشەم یان پێنجشەم داهاتوو بێ. شوێنی پیشانگاکە لە کەرکووک لە گەڕێکی 90 ئەو بەڵێ بەرداوامە شوێنی پیشانگاکە لە گەڕێکی 90 ئەو دی و تربیەی کەرکووک ئەو دی تربیە پیشەیە لە تەنیشت پیشەیی مەرکەز شەبابێک هەیە لەناو مەرکەز شەبابەکە هەم سندیکای هونەرمەندانی کەرکووک عێراق لەناو ئەو بینایی مەرکەز شەبابە سنتەری لاوانە لەوێ خۆیان لەوێن هەر لەنا ئەو بینایش پیشانگاکاکرێ شوێنیان هەیە لەوێ. باشە من کاردانەوەی خەڵکم بەرامبەر بە کارەکانی تۆ بینی لە سۆشیال میدیا کاردانەوەیکی باشی هەیە و خەڵک پێشوازێکی باشی لێکە و خەڵک بینەرێکی باشە و خەڵک دەستخۆشی باشی لێ کردووی لەسەرم کارانە ئەمە بۆ تۆ چ واتایە کە گەیەنێ؟
بەڕاستی من زۆر دڵخۆشە بم کە ئەبی من پێش 2 ساڵ پێشتە تقریبان بۆ ماوەی 2 ساڵ من کۆمەڵی عیشم لە ناو سنتەری کەرکووک بوو، سنتەری ڕۆشنبیری کەرکووک دانابوو. من بەڕاستی لەوێ هەر ئیشێ بکرایە حەفلەیەک یان مناسبەیەک لە ناو سنتەرەکە بووایە کە حەفلەکە تەواو بوو، مناسبەکە تەواو بوو، ئەچووم لە دووری عیشەکان خۆم ئەوەستام سیرم ئەکرد هەر ئەو عیلانەی کە لە هۆڵەکە دەرەچوون زۆربەی عیلەکان ڕسمیان لەگەڵ ئیشەکان منە ئەگرت اینجا دەرەچوون. بەڕاستی من زۆر دڵم خۆشە بووە. من چەندێ هیلاک بم، چەندێ پارە سەرفەکەم لەم مەجالە و چەندێ هیلاکە بم، بەس کابینم خەڵکانێک دڵخۆشەکەم بەکارەکانم خۆشم زۆر دڵخۆشە بم. زۆر باشە. ئەو وڵاتانی دەرەوە کە ئیشەکانی تۆی تیان مایش کراوە بە دیاریکراوی کوێ بوون و هیچ جۆرە ڕێز لێنان و دەستخۆشی و ئەوەیەکت بۆ کراوە و لە بەرامبەرم کارانە چیت پێبەخشراوە لە دەرەوە؟ من بەڕاستی وەکو خۆم بۆ دەرەوە نەچووم، بەس بەشداریم زۆر کردووە. بۆ نمونە لە مصر یەکێ لەو پیشانگایانە لە مصر کرا، من یەکێ لە تابلۆکانم بەس وێنەکەیم نرد بۆیان، ئەوان لەوێ خۆیان گەورەیان کردەوە و لە پیشانگاکەدایان نابەشداریان پێ کرد و بە مباشریش لەگەڵم بوون کاتی کردنەوەی پیشانگاکە، بەس مباشریان کردبەوە و لەگەڵما بوون. لە دەوڵەتەکان تر زۆربەی دەوڵەتە عەرەبیەکان توان بڵێم لە هەمووی بەشداریم کردووە، لە هەموو دەوڵەتەکان بەشداریم کردەوە، بەس ئەوانە ئەلکترۆنین، هیچی خۆم نەچووم. و دەوڵەتە ئەوروپیەکان لە زۆربەی دەوڵەتە ئەوروپیەکان لە رووسیا لە ئیتالیا داوەتنامەم بۆ هاتووە، بەس بەڕاستی خۆم نەچووم، بەشداریم نەکردوە تا ئێستاکە. بەس ئەو دەوڵەتانی کە عەرەبیەکان کە بەشداریم کردووە بەڕاستی پێشوازیەکی زۆر باشی لێکراوە، زۆر باش. بەڵێ کاک عادل، سپاس دەکەم، خۆشحاڵ بووم ڕۆ لەگەڵمان بیت و خۆشحاڵ بووم کە کارە هونەریەکانت لە شاشەیە نارتیەوە پیشاندرا. کارەکان زۆر جواب بوون، خۆم پێی دڵخۆش بووم. سپاس بۆی کە لەگەڵمان بووی. عادل حاجی بەکر هونەرمەند لە کەرکووکەوە، ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ زۆر سپاس.